وەزیری دەرەوە مایک پۆمپیۆ لە نیوان ئەو کاربەدەستانەدایە کە بڕیار وایە بە یاسادانەران بڵێ کە ئیران بەرپرسە لە تێکشکاندنی 4 کەشتی گواستنەوەی نەوت و هێرشەکانیدا لە هەفتەی ڕابردوو بۆ سەر 2 ئیزگەی پۆمپکردنی نەوتی سعودی. ترامپ لە ڕۆژی دووشەمەوتی ئیران زۆر دوشمنکاری دەکات. سەبارەت بە ئێران بابزانین چی ڕوو دەدات. ئەوان کاری دوژمنانە دەکەن. لە ڕاستیدا ئەوان ژمارە یەکن لە هەندانی تێرۆریزم لەم وڵاتەدا. بەڵام بە دڵنیاییەوە وڵاتی ئێمە زۆر ڕۆڵی هەبووە لەبەر ئەوەی ئێمە یارمەتی زۆر کەسان دەدەین. و من بە هیچ شێوەیەک لاریم لەوەدانی. ئێمە هیچ نیشانەیەک نابینین کە شتێک ڕووی داوە یاخود ڕوو بدات. بەڵام ئەگەر هاتۆ ڕوویدا بێگومان ناچار دەبین کە بەتوندی وەڵامی بدەین. لە پێشدا وەزیری دەرەوەی ئیران محەممەد جەواد زەریف وەڵامی قسەکانی ترامپی دایەوە بە بیرهێنانەوەی کە بۆ ماوەی هەزاران ساڵە ئیران سەربەرز ڕاوەستەوە و شارخوازان هەموو ڕوەشتون لە نیوانیان جەنگیزخان ئەسکەندەری مەزن ئەو هەروەهاوتی ڕێز بگرە کار دەکات. ڕێبەرانی ئیرانی دەڵێن ئەوان شەڕیان ناوێ بەڵام تا ئێستا هیچ بەرژەوەندیەکیان پێشان نەداوە بۆ دانوستاندن لەگەڵ وڵاتە یەکگرتووەکان. هێزی دەریایی کەشتی فرۆکە هەڵگری 5 وڵاتە یەکگرتووەکان کێشەکی دەریایی و ڕاهێنان لە دەریای عەرەبیدا زۆرتر کردوونەتەوە لە ئامادەگیدا بۆ وەڵامدانەوەی هەر هەڕەشەیەک. لە لایەکی ترەوە ئاژانسی نیمەفەرمی دەڵێت ئیران 4 بەرامبەر زاخکردنی یورانیۆمی زۆرتر کردوێتەوە لە میانەی گرژیەکاندا لەگەڵ وڵاتە یەکگرتووەکان سەبارەت بە بەرڕەمەی ناوکی تاران. بێهروزێ کەمالڤان وتەبێژی ئاژانسی ئۆتۆمی ئیران لە دەمی کۆنفرانسێکی ڕۆژەماوانیدا وتی توانای بەرهەمهێنانی زاخکردنی وڵاتەکەی لە ڕێگای هەندێک گۆڕینی تەکنیکیەوە بەبێی زۆرترکردنێکی هیچ زنجیرەیەکی نوێوە یاخود سەنتەرفیوج نزیکەی 4 بەرامبەر بووە. لەو کاتەی بۆ چوونی دوولەنگی ترامپ لە مەرایی و هەڕەشە بۆتە مۆری ڕێبازی دەرەوەی مەترسیەکان تەنها گەشەیان سندووە لە سەوداکردندا لەگەڵ ئیران کە گومان لە نێوان تاران و واشنگتن دەگەڕێتەوە بۆ 4دەیە.